ڕەفیق سابیر یەکێک لە نووسەر و قەڵەمە دیارەکانی نێودنیای ئەدەبیاتی کوردی و خاوەنی چەندین دیوان و یەکێک لە هۆنراوە هەرە دیارەکانی لاوکی هەڵەبجەیە کە بێگومان قەڵەمێکی دیارە و یەکێکە لەو بەڵێم نووسەر و شاعیرانەی کە لە تەواوی کە ناتوانێتی کە جێپەنجێ هەبێت لە ئێستاە لەلایەن هونەرمەند ئیبراهیم زۆرابەوە کە یەکێکە لە هونەرمەندە دیارەکانی نێو دنیای تابلۆ و کارێک بۆ ئەم نووسەرە هەرە دیاری کوردێکێکە لەو بابەتە هەرە جوانانەی کە چۆن بتوانێت لە پای ئەو مێژووە جوانەی ئەم نووسەرم کەسایەتیە دیارانە پێشکەش بە ئەدەبیاتی کوردی ئەکەن بەشێک لە هونەرمەندانی نیگارکێش و ئەو هونەرمەندانی کە بەتایبەت کاری تابلۆ وێنە کێشان ئەکەن کار لەسەر بڵین دروستکردنی جارێکی تر وێنەی ئەم کەسایەتیاناکەن و دیارەم کارە ماوەی چەند ساڵێکە بەردەوامی هێو لە ئێستای وێنەکەش لە نزیکی تەواوبوونە. لە دوای کارکردنی بەداوامی بۆ ماوەی زیاتر لە یەک ساڵ هونەرمەندی شێوەکار ئیبراهیم زۆراب توانی تابلۆیەکی تایبەت بە شاعری گەورە ڕەفیق سابیر خاوەنی شاعری لاوکی هەڵەبجە کۆتایی پێبێنێت. بڵاوکردنەوەی وێنەی تابلۆی شاعیر و کاری هونەرمەند ئیبراهیم زۆراب لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێنا. کورسات مەگەزین لە وتوێژێکیدا لەگەڵ هونەرمەند ئەزمموی کاری لەسەر تابلۆکە و سات و کات و شوێنی نمایشکردنی تابلۆی شاعیر ڕەفیق سابیر ئاشکرا ئەکات. شتێکی وا ئیشێک لەسەر جەنابتان بکەم. البته پێشەوە خۆم کۆمەڵێک فۆتۆی کاک دکتۆرم لە ناو فەیسبوک و لە ناو ئینتەرنێتۆمانە گەڕام هەنێ سکێچم بۆی کرد سێرەکەم لە تەمۆ حیمەنانیە فۆتۆکان چکە لە فەیسبوکەوانەدا بەزی بوون کوالیتیان دا بەزی بووانی لە ڕووی کوالیتیەوە باش نەبوون تەبەن پێش 2020 سێرەکەم لە تەمۆ حیمەنانی داوام لە کاک دکتۆر کردوتم شتێکی ئاوا هەیە بەنیازم ئیشێک لەسەر جەنابتان بکەم تەبەن زۆر بە خۆشحاڵیەوە کاک دکتۆر زۆری پێخۆش بوو و چەند فۆتۆیەکی لە بە ئیمێل بۆ ناردەم لە ناو فۆتۆکانە منم فۆتۆیم پێ باش بوو و قسەشم لەگەڵ کاک دکتۆرا کردو بۆم ناردەوە بزەبت خۆشی زۆر ڕێی لەسەری بوو وەک جەنابیان فەرمووی زیاتر دوور ئەڕوانێ شتێکی بەو شێوازێ و ئەتوانرێ ئیشی لەسەر بکرێ و خۆشی پێی جوان بوو شێوازی ئیشکردنی ئەم تابلۆیە هایپەرڕیالیزمە کە ئێستا لە جیهانە ئیشی لەسەرەکرێت پێشتر لە کوردستانە حقیقەت ینی زۆر ئیشی لەسەر نەکرابوو نەک بڵێم ینی ئەم ماوەیە خۆی لە شەستەکان بەدواوە ئیشی لەسەر کراوە بەڵام چەند ساڵێکە لە کوردستانیش هونەرمەندانی کوردستان هەن چەند کەسێک تاکوترا لێرە و لەوێ ئیشی لەسەرەکەن وردە تقریبان جێ کردوێتەوە لە جیهانە و هەوادارێکی زۆری هەیە بەڕاستی زۆر کەس هەیە مەسەن ئەوانەی کە لە وردەکاری و سەلیقە و بەهەدەردان و مان و بوون و ئەمانە نەزانن حەزەکەن لەم شێوازە ئیش بکەن چکە بەڕاستی وردەکاری و سەلیقەیەکی زۆری هەیە سەبرێکی زۆری ینی کەسانێک کە سەبرت نەبێت تۆ ناتوانانی چەندین سەعات ئیش بکەیت چکەم جۆرە ئیشان نەتیجەیەکی سرعتت ناداتێ مەسەن وەکو تابلۆیەک نیە دوای 5 ڕۆژ دوای هەفتەیە نەتیجەیەکت باتێ ئەگەر باوەڕت بەوە نەبێت کە ئەبێ مانووبی لەگەڵی ئابێ بە چەندین سەعات چەندینمان ئیش بکەیت لە کۆتا جار نەتیجەکەی بینی بەڵام ئەگەر بەردەوام بی و سەبرت هەبێ نەتیجەیەکی باشی هەبێ و شێوازێکە من خۆم زۆر پێم مرتاحم کە ئیشەکەم لەم ئیشەیە ینی فیدباکی ئەو خەڵکە بۆ من کۆمنتی ئەو خەڵکە بۆ من ینی جێ ئەوەیە کە شتێکی ئاوا پیشانی ئەو خەڵکە بدرێ بەڕاستی ینی زۆر جێ دڵخۆشی بوو بۆ من بەڵام شوێنێک نەبێ کە حەقی خۆی پێ بدرێ بەڕاستی ئامادە نەبووم ینی ئامادەنی متوانم ئەو ئیشە عەرز بکەم لە شانزەی چکە گەلەرێکی وامانیە بەڕاستی لە هەڵەبجە